عەبدوڵڵا کوردۆی تەمەن 24 ساڵان کە شۆفێری تاکسیە لە مەخمورەوە لەگەڵ دوو هاوڕێی دێن بۆ هەولێر تا ئەو جلوبەرگەی بۆ جەژنی نەورۆز ئامادەیان کردووە بیهێننەوە. لە گەڕانەوەیاندا لە شەقامی 100 مەتری هەولێر لەگەڵ شۆفێرێکی تر دەبێتە شەڕ و دەمەقاڵیان. شۆفێری ئۆتۆمبیلە تایبەتەکە بە 4 فیشەک کۆتایی بە ژیانی عەبدوڵڵا دەهێنێت. کە دێتە تەنیشتیان دیارە شتەشی دەکات لەگەڵیان، ئەویش کوڕە پلکەم جامی دەکاتەوە دەڵێ لۆ دەکەی ئەتۆ ئەویش پێی دەڵێ عەسەب قسەی ئەو دوو کەسەی کە لەگەریان وەکو شادها لەگەری بووینە دەڵێ لۆ دەکەی ئەوش جامی دەکاتەوە دەڵێ بەس تا سیارەکەی من سیارەکەی تو دەینی یارە هەڕەشەی لێ دەکات دەرێگە پیاوی ڕادەگرن بە شەڕ دێن کە بە شەڕ دێن پاشان خەڵک دێتن و جەماعەتانی پۆلیسیانی ئەوێن دەرێ دێن لێچیان دەکەنەوە دیارە دەرێنە کوڕەپلشی منەت و بڕۆ دەڕوا دەگاتە ڕاستی ئیتالیەکن عەبدۆ کافی و کافتریاکانی کە لەوێن دەرەیە تەبقی تەنیشتی دەکا 14 فیشەشی لێددا 14 فیشێک بە سیارەکەی وەیە و 4 فیشەش پێ دەکەی بەخۆی خۆ. وتەبێژی پۆلیسی هەولێر دەڵێت ڕووداوەکە بۆی خراپ لێخوڕینی ئۆتۆمبیلەوە ڕوویداوە تاوانباری ئەم تاوانیان دەستگیر کردووە و لێکۆڵینەوە لەگەڵی بەردەوامە. شەوی ڕابردووە حاڵەتێکی کوشتم بوو دیارە کێشە و دەمەقاڵەیەک بۆ لە نێوان دوو کەس و بۆتە هۆی لە دوای دەمەقاڵەیەەکە بۆتە شەڕ و دواتر چەک بەکار هاتەوە یەکێک بە زامداری گەێنراتەوە نەخۆشخانە دوو کەس زامدار بووە یەکێکیان جانی لە دەستداوە کە شوفێری سایق تەکسیک بوو کە ئەو تۆمەتبارێکەوە تاوانەکە ئەنجامدا بوو لەلایەن هێزەکانی ئاسایشی هەولێرەوە دەستگیر کراو. عەبدوڵڵا کوردۆی تەمەن 24 ساڵان کە لە دوای خۆی 3 منداڵی جێهێشتووە یەکەمین حاڵەتی کوشتن نییە لە ڕابردووش بۆی خراپی لێخوڕینی ئۆتۆمبیل و شوێنی وەستانی ئۆتۆمبیل چەندین حاڵەتی کوشتن و تەقەکردن ڕوویداوە. ڕەنجە ڕەحمان، کورچاد نیوز، هاولێر.